پەرلەمان پێویستە داکۆشیکارێکی سەرسەخت بێت لە هەڵوەشانەوەی بڕیاری 64 ئەنجومەنی وەزیران کە تایبەتە بە پاشەکەوتی داسەپا و بۆ سەرفەرمانبەران. شوان قەڵاتزەی ئەو ئەندام پەرلەمانەی بە کەسێکی ماندوو خەمخۆری گەل ناسرا بوو. تەمەنێکی پڕسەروەری لە ناوکاری ئیسلامی بەسەر بردو دوایین چرکە ساتی ژیانیشی بەسەر بەرزی بۆ گەل و نیشتیمان لە قەڵەمدا کاتێک بۆ بەهاناوەچوونی خەڵکی کەرکووک و لا گەڕانەوەیدا بە کارەساتێکی دڵتەزێن کۆچی دوایی کرد. لا ڕێوە ڕسمێکی شکۆماندا نەشدا بۆ دوایین جار ماڵ ئاوایی لە پەرلەمان کرد. ئەمڕۆ براکی خۆشەویست ئەندامێکی بەتوانا و هزرمەند و خاوەن هەڵوێستێکی مەردانە و نیشتیمان پەروەرانەمان لە دەستدا. ئەمڕۆ مەرگی دکتۆر شوان قەلاتزی سەرۆکی فراکسیۆنی بزۆتنەوەی ئیسلامی کوردستان لە ناخەوە غەمبار کردین. خوا لێ خۆش بوو دکتۆر شوان قەلاتزی هەمیشە دەنگێکی بەرزی ڕاستگۆیی و دادپەروەری لێبوردەیی داکووکی کار بوو بۆ مافی خەڵکی کوردستان. شوان قەڵاتزەی ئەگەرچی خەڵکی شاری قەڵاتزەیە بەڵام لەسەر داواکاری بزوتنەوەی ئیسلامی و خانەوادەکەی لە شاری هەولێر لە گۆڕستانی شێخ ئەحمەد بە خاک سپێردرا و ڕابەری گشتی بزوتنەوەش لە وتەیەکدا ژیانی ئەو پیاوەی بەرز نرخاند. جەنابی دکتۆر شوان هەر لە مناڵیوە ئەلحەمدولله بە پەروەردەیەکی ئیسلامی بە پەروەردەیەکی جوان و ڕێک و پێک گەشەی کرد و دواتر کە چووە زانکۆ لە زانکۆی مووسڵ لەوێ وەلیلله الحەمد یەکێک بوو لەو پیاوە چاکانەی کە لە بەرامبەر بەعسی عەفلەقیە ئەوەستا وەیەکێ بوو لەو خوێندکارانەی کە لەو کاتا دش بە سیاسەتە چەپەڵەکانی بەعس خەباتیە کرد. ویستی بچێ بۆ کەرکووک تەلەفۆنی کردوتی ئەچم بۆ کەرکووک تم زۆر چاکە بەس وەزعی کەرکووک تەواو نییە وتی وەڵاهی حەزەکەم هەر بڕۆ. پێشەوەیشی حتا بگاتە کەرکووک دووبارە ئاگادارم کردوتم وەزعی کەرکووک باش نییە ئاگاد لە خۆت بێ وتی وەڵاهی هەر حەزەکەم بڕۆم و ئەوە هاوڕێکانی ئەیگێڕنەوە ئەڵێ لە ناو کەرکووک بە زۆر هێنامانەوە. مەڕوان شوان کە کوڕە گەورەی شوان قەڵاتزەییە بە خەمباریەوە سوپاسی سەرجەم خەڵک و سیاسی و کەسایەتیەکان دەکات کە هاوخەمی زۆریان بۆ گیانی کۆچ کرد و دەربڕیوە. دوا ڕازبوون بە قەدەری خوا دوێنێ سێشەمە ڕێکەوتی هەفتەی دەی 2017 باوکی عزیزمان دکتۆر شوان قەڵاتزەیی چووە بەردەرگای بەڕاستی ئێمە وەکو بنەماڵەی دکتۆر شوان قەڵاتزەیی وەکو قەڵاتزەیەکان و وەکو بنەماڵەکەی زۆر سپاسی هەموو حزب و لایەنە سیاسیەکان دەکەین لە پەرلەمان و حزبی ئیسلامیەکان و هەموو لایەنەکانی تر کە بەرپرسانە ماڵمەڵایان لەگەڵ دۆخەکە کرد. بەڕاستی هەمویان وایان کرد کەوا برینی ئێمە بەشێک لە برینی ئێمە ساڕژ بێت حتا لە سەرتا هەتا دەگاتە ناشنەکەی زۆر بەرپرسانە مامەڵایان لەگەڵ دۆخەکە کرد. شوان قەڵاتزەی لە ساڵی 1966 لە شاری قەڵاتزە چاوی بە دنیا هەڵێنا و تا دوایین چرکە ساتی ژیانی لە کاروانی ئیسلامیدا خزمەتی کرد. شوان قەڵاتزەیی جگەلەوەی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی بوو لە پەرلەمانی کوردستان هاوکات ئەندامی مەکتەب سیاسیش بوو. دوجار لە بەرواری 16 دەی 2017 کاتێک لەگەڵ ژمارەیەک لە هاوڵانی و لە گەڕانەوەیان لە ڕێگای کەرکووک هەولێر تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و شوان قەڵاتزەیی بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی سپارت. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.